سلهۆکار بۆ وازهێنان لە گوناه و تاوان. خاڵی 32وەمین بیرکردنەوە لە نیعمەتی ئەندامەکان. خوشتی ڕێزدارم، برا شیرینەکەم، ڕۆژێک لە ڕۆژان بیرت لەوە کردوتەوە کە ئەمەیان گوێچکەی لەدەستداوە و ئەوەی تریان چاوی لەدەستداوە و یەکێکیان دەستی لەدەستداوە، یەکێک پێی لەدەستداوە، هەر یەکەی ئەندامێکیان لەدەستداوە. تۆ بیرت لەوە کردوتەوە ئێستا هەموو خۆزگەی وان، هەموو ئاوات و خۆزگەکانی ئەوانە ئەگەر لێیان بپرسی، هەموو ئەوانە تەمەنای ئەوە دەکەن، خۆزگە بۆ ئەوە دەخوازن کە ئەندامەکانیان بۆیان بگەڕێتەوە، بۆ ئەوەی خۆشی پێ ببەن و بۆ ئەوەی ئەو ئەندامانەیان بەکار بێنن لە ڕەزامەندی خوای پەروەردگار، بۆ ئەوەی لە تاعەت و عیبادەتدا بەکاری بێنن. بەڵام تۆ ئەی برای ڕێزدارم، خوشتی سەنجینم، تۆ خوای پەروەردگار نیعمەتەکانی لەگەڵ کردووی، بەڵام ئەو نیعمەتانە لە چی بەکاردەینی؟ تۆ بە ئاشکرا ئەم نیعمەتانی خوای پەروەردگار گوناه و معسیەتیان پێ ئەنجام دەدەی. نازانی ئەمە نیعمەتی خوان، دەستەکانت ستەمی پێ دەکەی، زمانت قسەی خراپ و گۆرانی و جاسوسی و ئەمانەی پێ ئەنجام دەدەی، چاوەکانت لە خیانەت بەکاردەینی، گوێت لە حەرام بەکاردەینی، پێت بۆ ڕۆیشتن بۆ خراپە و خراپەکاری بەکاردەینی. تۆ نازانی ئەمانە نیعمەتی خوان لە هەر ساتێکدا دەکرێ خوای پەروەردگار لێت بستێنێتەوە. ئایا شکری خوای پەروەردگار لەسەر نیعمەتەکان بەم شێوازە دەکرێت؟ دەی بزانە لەئین شەکەرتم لەئەزیدەنەکم، ئەمە وعدی خوای پەروەردگارە. ئەگەر شکرانە بژێری خوا بن لەسەر نیعمەتەکانی خوا بۆتان زیاد دەکات، خوا بەرەکەتتان بۆ دەخاتێ، خوا سەلامەتتان دەکات. بەڵام ئەگەر شکرانە بژێر نەبن، وەلئین کەفەرتم ئین عەذابی لەشەدید.